نەخۆشخانەی هیوا خەریکە بێ هیوا دەبێت و ئەو عیادەیەشی مشتومڕی زۆری لەسەر بوو دەکرێتەوە. سڵاوتان لەبێت. ئەو پیاوەجێ مشتومڕەی لە ناوماڵەکەی خۆیدا عیلاجی خەڵکی دەکرد، ئەمڕۆ عیادەکەی کردەوە و دەڵێت وەزارەتی تەندروستی بۆیان دەرکەوتووە ئیشەکەم بێوەیە بۆیە ڕێیاندام بەردەوام بم. محەممەد خەسرە و لە هەولێر و لە ناوماڵەکەی خۆی گوایە چارەسەری نەخۆشی سوتای و سەدەفی بۆ هاوڵاتیان دەکرد، نزیکەی 7 ڕۆژ لەمەوبەر شوێنەکەی داخرا. ئەمڕۆ محەممەد خەسرە و قسەی بۆ 964 کرد و وتی دوای ئەوەی لەلایەن وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکانەوە سکاڵامان لەسەر تۆمار کرا کە ئێمە کاری پزیشکان دەکەین، پاش لێکۆڵینەوەیکی چڕوپڕ بۆیان دەرکەوت کارەکەی ئێمە گیادەرمانیە و هیچ گرفتێکمان بۆ کارکردن نییە. پامێری 964 نەیبینی عیادەکە کرابێتەوە، بەڵام محەممەد خەسرە وتی دەی ئەم مانگە دەیکەینەوە. نەخۆشخانەی هیوا لە سلێمانی خەریکە بێ هیوا دەکرێت. ژمارەی توژوانی شێرپەنجە هەر زیاد دەبن و ئەو داهاتەی هەیان بوو بۆ نیوە کەمی کردووە. هیوا هەر بۆ خەڵکی سلێمانی نییە، لە هەموو شارەکانی دیکەی کوردستان و عێراقەوە خەڵک بۆی دەچن. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت بەس 6 مانگی ڕابردوو زیاتر لە 2000 کەس توشبووی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەکەیان تۆمار کراوە کە بەشێکیان خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقن. کێشەکە هەر ئەمە نییە، ئەو سندوقەی بۆ نەخۆشخانەکە دانرابوو داهاتەکەی زیاتر لە 160 کەمی کردووە و وەزعیان خراپە. ئەم جارە هەواڵەکە دڵخۆشکەرە، باسی خنکان نیە و باسی ڕزگارکردنە. بەرگری شارستانی سۆران دەڵێت ئەم 4 مانگەی ڕۆیشتووە بەهانەی 15 کەسەوە چوون و ڕزگاریان کردوون. بەشی هەرە زۆری ئەوانەی نزیک بوونەتەوە لە خنکان لەگەلی عەلیبەگ ئەویان لێ قەوماوە. ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران کاتێک قسەی بۆ پامێری 964 کرد گلەی هەبوو لەوەی خەڵک حساب بۆ مەترسی چەم و ڕووبارەکان ناکەن و مەلەی تێدا دەکەن. زۆربەی ئەوانەی تووشی ئەم حاڵەتەش دەبن گەنجن و تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵیدایە. سۆران چەم و ڕووباری زۆرە و ناوچەیەکی گەشتیاریشە، بۆیە ڕووداوەکانی خنکان و بەهەناوە چوون لەو دەوروبەرە زۆرن. چیرۆکی ئەم دایەخانە لە دوێنێەوە زۆر دەنگی داوەتەوە، هەر خەڵکە و دوعای خێری بۆ دەکەن و پەیامی پشتگیری بۆ دەنێرن. دایە مەحبوبە لە نێو کورسی هاندەرانی یانەی نۆرۆز خەریکی نوێشکردن بوو، هەرەوەندەی سەلامی دایەوە و کەوتە دوعای خێرکردن بۆیانەکە. پامێری 964 ئەحواڵ و حاڵ و گوزەرانی پرسی، ئەویش وتی گوزەرانم هیچ باش نییە، بەڵام لەبەر خاتری کوڕەکەم پارە قەرز دەکەم و دەیهێنم بۆ تەماشاکردنی یاریەکان، نامەوێ قەت بێدڵی بکەم. قسەکانی مەحبوبە خانم زۆر دەنگیدایەوە و دەیان کەس لە کۆمنت بۆیان نووسیوە ئەرکی هاتوچۆ و بینینی هەموو یاریەکان دەگرناستۆ. زۆر کەسیش پەیوەندیان بە 964ەوە کردووە تا پشتیوانی بکەن. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە نەخۆشخانی ڕزگاری ئەمڕۆ ڕایگەیاندراوێکیان بڵاو کردەوە لە کاتێکا کە نەخۆشخانەکە بەشێکی خەریکی نۆژەنکردنەوەیە، بەڵام ئەوان کارەکانی خۆیان نەوەستاندووە. ئەمڕۆ ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە کە لە حاڵەتێکی دەگمەندا نەشتەرگەریەکیان بۆ گەنجێکی تەمەن 21 ساڵ ئەنجام داوەکە پارچەیە گۆشتی زیادە لەسەر ڕوخساری بووە لە دوای ئەوەی دووجار نەشتەرگەری بۆ کراوە. ئەمڕۆ توانیویانە نەشتەرگەرێکی سەرکەوتو جوانکاری بۆ ئەنجام بدەن لە نەخۆشخانەی ڕزگاری. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.